ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دەست پێشخەری سەرۆک بارزانی بۆ پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت یەکێتی و پارتی بۆ پەلەکردن لە هەنگاونان بەرەو پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەچاوکردنی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان دەپرسین ئەم دەست پێشخەریەی سەرۆک بارزانی چەندە لەلایەن پارت و لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی کاردانەوەی لێ دەکەوێتەوە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە چێوەی بەرژەوەندیەکانی پارتی و یەکێتیدایە هەنگاوی داهاتووی هەردوو حزب بە مەبەستی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بەرەو چێ دەڕوات لەگەڵمان تۆ وەکو کاسبکارێک چ بە پارتی و یەکێتی دەڵێیت؟ پێیان دەڵێم هەچەند جاریکە ئەوان ڕێککەوتن دەکەن تەواو تاسیری لە کاسبکاران دەکات بازار خۆشتر دەبێت ئەو کاتانێک کە دەرێن لە کۆبوونەوەکان پارتی و یەکێتی نەگەیشتینە ئیز ڕێککەوتنێ هەتا ماوەیەک ئەوە بازار بەهام سز دەبێ و ڕادەوەستێت. باشە داواکاری چیە لێیان چیان لێدا؟ وڵاهی داواکارم ئەوەیە بە زووترین کات بگەنە ڕێککەوتن بۆ ئەوەی هەم تاسیری لە کاسبکار بکە هەم بەهام لە میلەتەکەش بکە ینی ئەو ڕێکنەکەوتنی وان تاسیری لە چینی فەرمانبەر و بەبێ ینی کاسب و ئەوانەش دەکاتن لە نێوان پارتی و یەکێتی ساردیەک دروست بوو ئەمە کاردانەوەی هەبوو لە نێو بازار تەبوانە لەوڵە بازار بەهام ڕاوەستا ئەوانە پێک بات بەنێسە بازار دەبوو ئیش دەبوو حکوومەت پێک دەهات احتمالە تەسیر لە معاش و لە یعنی ئیش و کاری خەڵکی زۆر بکردوایە. باش تۆ وەکو هاوڵاتیەک پێیامێکت هەیە بۆ بەرپرسانی یەکێتی و پارتی؟ وەڵڵاهی ئەم هیوادارم پێک بێن بەڕاستی ئەو میلەتە زۆر بێزار بووە زۆر یعنی تەمەشا و بازارەکە هەمووی بێ ئیش دانیشتێ ئەو ئەمە تەکسیمەیە بێ ئیش دانیشتی. باشە حزبەکان بۆ خۆشگوزەرانی خەڵکی کوردستان ینی لە خەمی خەڵکی کوردستان یان لە خەمی خۆیان لە خەمی خۆیانن ئەگە لە خەمی خەڵکی کوردستان من پێک دێن ئاینلۆ پێک نەیە. باشە تۆ کوردی ڕۆژاوای؟ ئەمە کوردێکی ڕۆژاوام. باشە سەقامگیری باشووری کوردستان بۆ ئێوە گرینگە؟ سەقامگیری باشووری کوردستان لۆمە گرنگە داوە سەقامگیری باش بە لە کوردستانی ئەمەژی پێ خۆش دەبن پێ و پێ سەر بلندێک. باشە تۆ چ داواکاریەکەت بۆ بەرپرسانی هەردوو حزب هەیە؟ ئەمن دەبێژم مەسلحەی کوردی یەکەم بە مەسلحەی کوردی یەکەم بە پێکهاتنی وان و با ئەو پێکهاتن تێکەوە بەرژەوەندیە ملەتی کورد یەکیتیە ملەتی کورد ژیانە ملەتی کورد پێشکەتنە ملەتی کورد. تۆ وەکو کاسبکارێک چ دەخوازی لەو حزبای؟ داخوازیمەوەیە دەست لە ناو دەستی یەکنێن و میلەتەکەی بەخێوکەنوتەوە داخوازیم چمە بیلەوە ها کوڕی من و تو برایتوە لەو حکومەتەی چی هەیە؟ ئەوەندەی تێگەیشتبی کۆسپی نەگەیشتنە چارەسەر لە نێوان هەردوولایەن هۆکار چییە؟ نڵی هۆکاروا بزانم بەس تموحاتەی سکەنیم تموحاتی پۆستە تموحاتە لەسەر پۆست دارەوەیە زیاترێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا پەیوەندی پارتی و یەکێتی ساردبوونی بەخۆیەوە بینی نیگەرانی کردی؟ وڵی بەڕاستی زانیت طبعا نیگەران دەبین ئەمە بەڕاستی حەزمان لێ حەزمانە تەبا بن دۆخیان لە گەریەک ئەمە چما لەوان دەیێتن دۆخان تەبا بن پارتی یەکێتی و ئەمە دەمانێت لە خۆمان کەسابەتی خۆمان بکەین. ساردبوونی پەیوەندیش لەسەر کەسابەت و ڕنگدانەوەی هەبوو؟ وڵی ڕنگدانە چیە بەڕاستی ینی تاسی کردووە تاسی کردووە خەڵک بێ پارەیە بێ مەعاشە مەسەڵەن مەعاشەکە وەهانیە بەو دەرەزیە ئەو پاشەکەوتن بچە شتا هەڵبژیرێتن حکومەتەکە تەشکیلکەن و هەر ئەوەندەیە ینی بەڕاستی چیمان دێت. باشە یەکێتی لەگەڵ پارتی بەنیازن گفتوگۆ بکەن ئەو گفتوگۆیە بە ئیجابی وەردەگری پێ دوای دەبی بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرن؟ وڵی دەبێت بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرن چکە ئەوڕۆ ئەوەی بتێک مەسەلەن ئەوەی کە حکومڕانی کوردستان دەکات دوو حزبەنە پارتی یەکێتیە ئەبێت تەبا بن لەگەڵێک بن لەگەڵ ئەوەی بتە دوو ئیدارە؟ نه لەگەڵەوە نیم بێتە دویدارە حەزم لێ یەک ئیدارە بێ کوردستان یەک پارچە بێ تەواو. داواکاری بچێ لە حزبەکان بۆ پێکهێنانی وڵی پێک بێن باشترە ئەرێ وڵا پێک بێن باشترە کاکە کاسبێکە دەبتەوە عالم هەموو بێ شکارە بێ ئیشە گەنجەکانمان هەموو ڕۆی لۆ خارج ژیانەکە ئەوها نابی
مەسلحەتی خەڵکی کوردستان لە چدا بەرژەوەندیان لە چیە؟ وڵی حەز دەکە کاس بێکەبی ئیشەکە حکومەت پێک بێ باشە؟ ئارێ وڵی چاوەڕێ دەکەی زوو پێک وڵی ئیشاڵە گەشتبینی ئیشاڵە تۆ دەڵێ چی؟ والله روها من داب نيشون زور باش باشا. لمصلحتي خلقه باشە پارتی بە ڕۆلی خۆی هەستا وەکو براوەی هەڵبژاردن بله چۆن یانی ئێستا دەستی کراوە بۆ پارتی بۆ پۆستەکان دەستی کراوەیە دەبی ئەوانش هەردوو لە بێنە پێش لێکدری ئەگەر بێنە پێش لێکدری ئیشەکە ئاسان دەبی بەس نەگەر کەسە لە جێ خۆی قسەی گەورە بکە و بەکەلک چ دێ هەندێک ساردی هەبوو لە نێوان یەکێتی و پارتی چ هەستێکت هەبوو بەرامبەر بەو ساردی والله چ هەستێکمانەیە پێت ناخۆش بوو؟ تەبعاً پێ ناخۆش پێمان ناخۆشە زۆر ئینشاڵڵا ئەوەز هەکۆتایی دێت هەموو وەکو برایە لەگەڵێک چاک دەبن و حکوومەتێکی باش تشکیل دەبێتن و چاوەڕێەوە دەکەی حکومەت زوو پێک بێ؟ ئینشاڵڵا بۆ هەم خەڵکێک باشە بۆ هەم لایەنێک باشە بۆ هەم ئەزبەکان باشە ئێستا بەلای تۆ گرنگترین شت لە کوردستان چییە؟ پێکهێنانی حکوومەت پێکهێنانی حکوومەتە تشکیلێکی نوێ جوان چاک بکرێت حکوومەتەکە پێک بێتن و ئەزبەکان دانیشتن و خەڵکەکە لەو نامەتە قوتار بێتن و باشە داوا دەکەی یەکێتی بێتە ناو حکوومەت بە زەڕوری دەزانی بێ؟ ئای چۆن ئەبێ بێت ئەبێ بێت ئەی ئەگەر نێ؟ ئەگەر نێ سەلاری خۆیەتی بەڵام هەندێک جار باس لە دوو ئیدارەیی دەکرێت ئەمە نیگەرانن ناکە کوردستان دابەشبی؟ کوردستان تا سەرۆکە بێت دابەش نابێت خوێندنەوەتان لەسەر ئەم دۆخەی ئێستا چییە؟ پێتان وایە ینی ئەو ناکۆکەی کە ئێستا لە نێوان پارتی و یەشێتی هەیە حاڵەتێکی ئاساییە؟ ئەو ناکۆچیان نێوان یەشتی و پارتی بەشێکیان پەیوەندی بەو باگراوندە مێژووە هەیە کە لە نێوان هەردوو لا هەیە کە بە درێژایی مێژوو هەردوو لا لە ململانەیەکی بەردەوامدا بوونە ئەوە یەک دووش ئەو ناکۆچیانە زیاتر لەوە قوڵ بووە کە من باس نۆڕداوەکانی 16 ئۆکتۆبەر کرد کە لە کەرکووک لە دوای ئیسیفتا لە دوای ڕێفراندۆمەوە سەرێن هەڵدا کە کەرکووک تەسمیلی بەغدا کراوە کۆمەڵێک ناوچەی دیکەم بەخمور شنگال شێخان ئەوانە هەمووی کەتەوە بندستی حکوومەتی عێراقی ئەوە وای کرد ببوورە شێخاننا ئەو ناوچکایان دیکە وای کرد کە ناکۆچەکان زیاتر قوڵ بێتەوە و ئێستاش ئەوەی کە دەیبینین لەناو خودی یەشێتی خۆشی کۆمەڵێک جەمسەری بڕیار هەنا کۆمەڵێک جەمسەری سیاسی هەنا ئەو جەمسەربەندیە وای کردووە کۆمەڵێک کەساتی بێکۆ بەژەوەندیکەیان بۆ دروست بێتن بۆیە ینی یەک سنتەری بڕیاری یەکگرتوون ناوێچێتی نییە کێشەکان لێرەدا هەن کە وای لاتووە کە لەگە پارتیش ئەوە ڕنگ بداتەوە کێشەکان قوڵ بێتەوە لە نێوان پارتی لە نێوان یەکێتیدا مەسەرەن ئێستا کە بۆ نمونە کە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژدرا ئەگە هەر نەبژێت تاکەی چاوەڕێ بکرێ مەسەرەن تاکە لەگەڵ ئەوە بووی ینی لەگەڵ بەڕێوە چوونی پرۆسە من لەگەر ئەوم هەموو دامەزراوەکان پێک بێت من لەگەڵ ئەوم هەموو لەسەر حزبێک بابێ داوەستان لەسەر هیچ حزبێک بەڕاستی ئەو وەستان لەسەر یەکترا زرە لە خەڵکەکە داتن من لەگەڵ ئەوەدانیم پەچی هەموو دامەزراوەکانی ئێمە بکەوێتن تا حزبێک ڕازی دەبێتن تا حزبێک نوێنەکان من لەگەڵ ئەوەدام لایانی براوی پەرلەمانی کوردستان بکەوێتە دیارەوە لەگەر هەموو لایەنە سیاسەکان بەڵام سەقفی زەمەنی هەبێ نەک بەکراوەی بهێلێتەوە شەکە بەکراوەی ماوە لەوانەیە لە ماوەی ساڵێک تۆ نەگەی ئەنجام بەڵام کە سەقفێک لە مانجێک تۆ ئامادەی بەشداربی لەو حکوومەتە فەرموو بەشدار بە ئامادەی بەشداربی لە بیناکردنی دامەزراوەکانی کوردستان فەرموو ئێمە ئامادەین لەو سەقفە پێشی بین بەڵام کە تۆ کردە 2 مانگ و 3 مانگ ماقۆل نزیاتر نزیکەی 4 مانگ و پەرلەمان دانیشتنی بەکراوەی هێلاوەتەوە لە هیچ دنیا شتیوان نەبووە بۆیە لەگەڵ ئەوەدام کە ئێمە بتوانین دامەزراوەکانی خۆمان بینا بکەین ئەگەر ئێمە بمانوێت ببینە نمونەیەکی زیندووتر لە ناوچەکەدا دەبێت بەو ڕوحێتە کار بکەین نەک بە ڕوحێتی ڕازیکردنی ئەم و ڕازیکردنی ئەوی دیکە بەشێک لە بەرپرسانی پارتیش دەڵێن ئەو داوە کاریانەی کە ئێستا یەکێتی داوای دەکات 50 بە 50ە ینی بەپێی کورسەکانی ئەوان نییە تۆ چی دەڵێیت دەمارەوە من سەبارەت بە 50 بە 50 بەڕاستی من دژی سیستمی 50 بوومە لەبەر ئەوەی 50 کوردستانی بەم ڕۆگەیان بۆیە پێویستە ئەو شێوازە مامەڵەی کە بەیەکەوە کردومانە شێوازی 50 بە 50 فاشیل بووە لە کوردستان لە نێوان پارتی وێچێتی نێوان لایەن دیکەی سیاسی بۆیە شتێکی فاشیل پێویست ناکە بۆی بگەڕێنەوە جارێکی بەڵام یەکێتی دەبێت ڕەچاوی خەبات و قوربانیەکانی یەکێتی مەسەلەی ڕەچاو یەکێتی وەکو لایەنی شتێکۆشەر لەسەر ساحەکە بەشدار بووە خەباتی هەبووە و ئیداری ناوچەیەکی کوردستان ئەوەی نییە وەکو پارتی پشکی هەبێت بە پێی ئەمن ئێستاکە باسی ئەوەت بۆ دەکەم لەسەر مەسەلەی بنەمای کورسی بە هەڵبژاردن کراوە کامەی دەنجی زیاتر هێناوە کامە هەڵبژارنەکەی برتەوە ئەو مافی پێکردنی حکوومەتی هەیە
ناکرێت لایانی دیکە شەرت فەرز کاتە سەر لایانی براوە باشە بۆ داواکاریەکانی یەکێتی تێڕوانینێت چییە؟ پێت وایە ئازادن دەتوانین لەوانی بپرسی ئازادن پێت وایە بەڵام پێویستە داواکاری هەڵبژاردنە؟ پێویستە داواکاری واقعیانە هەبێ لەو مەسلەیە پێویستە داواکاری واقعیانە هەبێ ئەوەی کە ئیمکان دەبێت نێوان هەردوو لە بۆ خزمەتکردن ئێستا یەکێتی سەختی داواکاریەکانی بەرز کردوتەوە چاوی لە چەند پۆستێکی تازای نەک پەرلەمان پێ دوایە ئەمە لە خزمەتی پرۆسەی گفتوگۆ و پێکەنانی حکوومەت من گوتم ئەوەندەی ڕچاوی بەرژەوەندی شخصی و حزبی دەکرێت ڕچاوی بەرژەوەندی خەڵک ناکرێت ئەگەر ڕچاوی بەرژەوەندی خەڵکی کوردستان بکرێتن پێویستە ئێمە هەوڵێن زیاتر لێک نزیک و نەک لێکدی دوورکەوینەوە ئەو داواکاریانەوە دەکاتن کە هەردوولایەن لێک دوور بکەن و نەک لێک نزیک بکەنەوە و ئەو دەست پێشخەری جەنابی سەرۆک بارزانیش کە کراوە بۆ کۆبوونەوەی هەردوو مەکتەب سیاسی کە کۆبنەوە و ئەو چێشان چارەسەر بن کارێکی باشە ئەگەر هەردوو لە بەڵام بە ئەنجامی کۆبنەوە لە پێناو کۆبوونەوە نەبێت کۆبوونەوە لە پێناو چارەسەردا بێت. ئێستا یەکێتی ئەوەی کە ئێمە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی جێویستی بنگوتە بێژی یەکێتی دەڵێ ئەگەری زۆرە سەختی داواکاریەکانمان بەرز بکەینەوە ئێستا بەڕاست یەکێتی سەختی داواکاریەکانی بەرز کردوتەوە یاخودنا لەگەر ئەنجامدانی کۆبوونەوەی هەژدەی شوبات جۆرێک لە ئیحرازی بۆ ئێمە دروست بووە و ئێمە پێویستە ئەم قسەیە بە سەراحەت بکەین کە پێویستە لە داهاتووەکی نزیکدا دوای نامەکەی بەڕێز جەنابی کاک مەسعود و جوابە ئیجادیەکەی بەڕێز کاک کۆسرێت بۆی گفتوگۆکان دەست پێەکەنەوە تەسریحات هەیە لە ملا و لە ملا بەڵام یەکێتی نیشتیمانی بڕیاری لەسەرەوە داوە کە تەسریحات موحەد بکرێەوە ئەوەی ئێستاش کە ئێمە بەرنامەکەکەین ئەمە تەسریحات نیە ئەمە بەرنمەیەکە کە ئێمە قسەی لەسەرەکەین کە بە ئومێدی ئەوەی نەکە بگەینە دەرەنجامێکی باش لە چەند ڕۆژی داهاتوو و گفتوگۆکان دەست پێ دەکەنەوە و هەموو لایەکیش دەبێ ئەمەی لە بەرچاو بێ کە دۆخی ئابووری سیاسی سەربازی لە هەرێمی کوردستانە ئیوەیە کە ئێمە بیگەین ئەنجام. کاک ڕێباس پارتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنی هەیە لەسەر پۆستی جێگری سەرۆکی حکوومەت ئەوە لەسەر پۆستی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان باشتر بڵێن ئێستا یەکێتی خەریکە سەختی داواکاریەکانی زیاد دەکات بە پێی زانیاریەکان ئەگەری ئەوە هەیە یەکێتی هەم پۆستی جێگری سەرۆکی هەرێم هەم پۆستی جێگری سەرۆکی حکوومەت داوا بکات ینی هەندێک جار بازدەوە دەکرد یەکێتی گرفت دروست دەکات بۆ پێکێنانی کابینەی داهاتووی هەرێمی کوردستانی مەسەلەکە بە ئەنقەستە ئەگەر نا پارتی وەکو پارتیەکان باسیەوە دەکەن ئامادە سازێکی زۆریان هەبوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەشاکل و لە ڕوودانی ئەعداسە لە قانونی شوایە دفوعات و خسووماتە یەکێک ئیتیهامەکە بە هەر شتێک بەڵام لە نەتیجەی تحقیقا دەرەکەوی ئەو ئیتیهامانە چەند ڕاستە لە نەتیجەی لێکۆڵینەوە دەرەکەوی ئەم شتە ئایا ڕاستە یا ڕاست نییە بۆیە لە نەتیجەی گفتوگۆکاندا ئەمانە دەرەکەوێ لە خارجی ئەلام و مەسائلی ڕاگەیاندنە هەندێک جار هەندێک برای بەڕێز زیاتر قسەکان یا تەوجیهەکان بە ئاقاری تەنگەژە و ناخۆشی دەبێت سیاستکردن لە هەرێمی کوردستانە نە بە مزایەدە سەرەکەوێ نە بە سوسیال میدیا سەرەکەوێ نە بە تەسریحاتی تند و ناخۆش سەرەکەوێ سیاسەتی حەکیمانە ئەوەیە ئێمە یەکتر قبولکەین بەیەکەوە حکومڕانی بکەین محکومین کە بەیەکەوە بین و دەشبێ بگەینە نەتیجە بەیەکەوە باش ئەمە داواکاری خەڵکی کوردستان بەڵێ هەموو خەڵکی کوردستان داوا دەکەوە پێشیان وایە چێتی و پارتی و تەواوی حزبەکان بۆ بەرژەوەندی خۆیان سیاست دەکەن بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان سیاست ناکەن ئەمە لەلایەک بەڵام ئەوەی کە من دەمەوێت بزانم یەکێتی چی دەکات بوو بۆ ئەوەی بەرژەوەندی خەڵکی کوردستان بپارێزرێت لە داهاتوودا مەسەلەی بەرژەوەندی خەڵکی کوردستان هەموو حزبەکان داخوازیانە و قسەی پێوە دەکەن لە قانون مەبدەئێکی تر هەیە المبين على من أدعى واليمين على من أنكر هیچێک دیعایە شتێک بکە دەبێت بە قەناعەتەوە ئیسپاتی بکە کە ئەم مەسەلەیە ڕاستە بۆیە ئێمە هەردوو لامان من دەرێن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان
ڕەنگە زۆر خۆشیش نەبی ئەو زۆر گوتنەوەی بەڵام وەکو ئەمری واقع دوو حزبی نیشتیمانی نەتەوەیی قوربانی زۆرماندایە هەردوو لاشمان کەم و کوڕیمان هەیە بەڵام مححکومین بەوەی ڕێک بکەوین لەسەر پرسی خەڵک لەسەر چارەنووسی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی بەیەکەوە تەحملی ئەم مەسوولێتە بکەین کە خەڵک داخوازیمان لێ دەکات و دەبێشانیشی بدەینە بەرێ زۆر باشە لە قسەیەک هەبوو باز دەوە دەکرێت یەکێتی لەبەر ئەوەی دوو کاندیدی هەبوو بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان ناچار بووە داوای پۆستی دیکە بکات ئەمە تا چەند ڕاست نا ئەسلەکەی ئەگەر سەیری مۆزوعیانە سەیری بابەتەکە بکەین لەوەش مەقولەی سیاسی هەیە سیاستکردن بە عقدەوە لەگەر یەکتر ئەوەندەی زاتیە بێ مۆزوعی نابێت ئێمە سەیرکەن ئێمە کێشەی گرفتی کاندیدمان نییە بەڵام احترامن بۆ سەرۆکی پەرلەمان ئەم شێوازەی ئێستا کاری پێدەکرێت ومێد دەکەم ئەم عقلێتە لەلایەن ئەم برادرانەی پەیڕەو دەکرێت دەستی لێرگرن شێوازەکەی وادانراوە دوو جێگیری سەرۆکی پەرلەمانی دەستەی سەرۆکایەتی دوو کەس دەتوانن داوای کۆبوونەوە بکەن ئیشەکە دەڕوات نیسابی قانونیش بەڵام پێشتر ڕێکەوتنتان لەگەڵ پارتی نەبووە ڕازی بوو کە پۆستی سەرۆکی پەرلەمان وەرگرن باشە 15+1 50 زایەتیەکەکەش تەواو ئەبێت توانێ هەم پرۆژەیەک تێپەڕێن باشە ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان ئەم معاناتەمان لە دەست بەغدا نەبوو لە دەست بەغدا مشکلەی ئێمە چ بوو لەسەر زۆرینە و کەمی نەبوو بەڵام ئەمە ئێستا بین خۆمان لە هەرێمی کوردستان تەطبیقی بکەین ئێمەش ڕەنگە گرفتێکی ترە ئێمە بەوە نا بەوەش نا ئێمە لە سەقفی داواکاریەکانمان قەیرانێکی تر زیاد بکەین بەڕای من نا گفتوگۆکان دەبێ بەنیەتی ئومێدی چارەسەرکردن دەست دوای دەگەن بە چارەسەر کارکتەرەکانی ئێستا بە تایبەت لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستانیدا ئەو نیەتیان هەیە هەمان ڕۆلی ڕابردوو ببینن ئەمە دەبێ ئەوانیش نەیبینن واقعی کوردستان دەیسەپێنێ دەبێ وا بیبینن دەبێ پێچیش بێت. پێشتر قسەی زۆر لەسەر ئەوە دەکرا کە دەبێ سەرۆک بارزانانی دەست پێشخەری بکە ئێستاش سەرۆک بارزانانی دەست پێشخەری کردووە ئێوە وەکو پارتی وە تەنانەت یەکێتیش وەکو پارتێکی سیاسی دەبێت چۆن لەگەڵ ئەم دەست پێشخەریە مامەڵە بکەن بڵێ ئەو مبادرەی دوێنێ جەنابی سەرۆک جارێککە ئیسپاتی ئەوەی کردەوە کە جەنابیان مەرجعی سیاسیە لە کوردستان بۆیە وەکو گرێکەرەوەی دۆخەکە توانی ڕۆڵەکی زۆر ئیجابی ببینی ببێتە هۆی ئەوەی کە ئەو ساردیە کە دروست ببوو بڕەوێنتەوە و ئێستاکە گەرمگوڕیەکی باشی خستە ناو پرۆسەی ئەنجامدانی دانوستانەکان کە چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا دەست پێ بکاتەوە بە بۆچوونی من جەنابی سەرۆک جارێککە ڕۆڵەکی مێژووی خۆی نواند بۆیە ئیدی کاتی ئەوە هاتووە هیچ ڕێگریەک لە بەردەمەوە نییە کە هەردوولایانی گرنگ کە دوولایانی دەتوانم بڵێم کێشەکەن دانوستانەکان دەست پێ بکەن و لەو خاڵە دەست پێ بکەن کە لی ڕاوەستا بوون نەک بەداخەوە لە دەستگاکانی ڕاگەاندن هەندە جار دەبیستین هەندێک کەس لێ دوان دەدەن کە دەگەڕێینەوە خاڵی سفر من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی نەیەکێتی نیشتیمانی کوردستانە نە پارتی دیموکراتی کوردستانە چونکە هەدەردانی کاتە هەدەردانی زەمەنە کۆمەڵێک پرس کۆدەنجی لەسەر هەبوو زۆر باش چوبوونە پێش بەڵام لەسەر هەندێک پرس تا ئێستا نەگەیشت بوونە بڕیاری یەکلاکەرەوە ڕەنگە کۆمەڵێک بۆچوونی جیاواز هەبوو ئەمە دەکرێت ببێتە خاڵی دەستپێکردنی بابەت و گفتوگۆکان چونکە دواخستنی پرۆسەکە لە بەرژەوەندی کەسدانە ئێمە لە گفتوگۆش هیچ ڕێگایشتر بێگومان خۆ ئەگەر ئەم ڕۆژدانە نیشین بەیانیشدانە نیشین ئەگەر چەند هەفتەی تریش دوا بکەوێت لە نەتیجەدا دەبێت بنیشین. زۆر باشە با بینە سەر خاڵێکی گرنگ دوێنێ دەست پێشخەری سەرۆک بارزانانی بوو ئەمڕۆ تا ڕادێک دەتوانم لەم ڕنگدانەوەی هەبوو ناوی کەسێک دێت بۆ پۆستی پارێزگاری کەرکووک شاڵاو عەلی ئەسکەری پێ دوایە ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی پارتیش لەسەر ئەو کاندیدە ڕازی بێت هیوادارم ئەم
پرسا بە هاوبەشی لەگەڵ هێزە سیاسیەکان یەکلا بکرێتەوە بە تایبەتی لایەنی گرنگ پارتی دموکراتی کوردستانە و ڕەنگەمە یەکێک لە خاڵە ناکۆکەکان بووە ئالیەت یا میکانیزمی دیاریکردنی پارێزگار و میکانیزمی چارەسەرکردن و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک لەوەدا خاڵی ناکۆچی هەبووە لە بینی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هیوادارم کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە دڵگران نەبن کاتێک پارتی پێداگیری دەکات لەوەی کە ئەو کەسێک کە دەبێ بە پارێزگار دەبێ پارتی دموکراتی کوردستان ڕەزامەندی لەسەر هەبێت تەنانەت من بۆ چوونم وایە نەکرد پارتی دموکراتی کوردستان پۆستی پارێزگاری کەرکووک و پرسی کەرکووک پرسی هەموو هێزە سیاسیەکانی کوردستانە ئێمە با سوود لە ئەزمونونەکان تەسەوڕ دەکەی پارتی ڕازێبی لەسەر شاڵاو عەلی عەسکەری من ناتوانم بڵێم ئەو بە ڕێزا ئایا پارتی لەسەری ڕازی دەبیانە چونکەمە بۆ دانوستانەکان لێ دەگەڕین بەڵام تا ئەو کاتی کە بە فەرمی کەسەکان یەکلا نەبنەوە کۆمەڵێک ناو بژاردە دێنە گۆڕێ بەڵام ئەو کەسایەتیەش ڕەنگە کەسایەتێکی گونجاو بێ پارتی ئەوەی لەسەر نەبێ یا نیشانەی پرسیاری هێمای پرسیاری لەسەر نەبێ بەڵام بێگومان ئەمە دەبێت بۆ پرۆسی دانوستانەکان لێ بگەڕین من یەک خاڵ زۆر بەلام گرنگە تەکیدی لەسەرەوە بکەم ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان پێداگیری لەسەر پرسی کەرکووک دەکەین ئێمە یاخود بە تایبەتی یەکێتی هەندێک جاروە مامەڵە دەکات کە خۆی بە خاوەنی کەرکووک دەزانێ بۆیە پێی وایە دەبێ هێزەکانی تر ئەوەندە و مافیان نییە قسە لەسەر ئەم پرسە بکەن چونکە لە نەتیجە ئەوان سنگ و قورساییان هەیە لە کەرکووک من پێم وایە لە ئێستادا دەبەرەوەی ئیداری پارێزگای کەرکووک بەدەست خەڵکی ترە ئاسایشی کەرکووک بەدەست خەڵکی ترە لە ڕووی سەربازی کەرکووک بەدەست خەڵکی ترە و لە ڕووی ئەمنی کەرکووک بەدەست خەڵکی ترە بۆی کەرکووکی کەس نییە ماڵکوی هەموو خەڵکی کوردستانە هەمومان دەبێ هێزەکانمان جهودەکانمان یەک بخەین و هەموو هێزە سیاسیەکانی کوردستان بۆی کەرکووک بێتەوە مڵکی خەڵکی کوردستان وەکو پارتی لەگەڵ یەکێتی ئەم کێشەیە زوو چارەسەر بکەن و ئیتر ئەگەر بیانوش بێت ئەم بیانوی یەکێتی ببڕن سەبارەت بە پۆستی پارێزگار بە بۆچوونی من نەک ئێمە نامانەوە بەڵکو زۆریش مەبەستمانە پارتی دموکراتی کوردستان ڕەنگە خاڵی ناکۆچی لەگەڵ یەکێتی لەسەرەوەیە کە ئەمە پاکێجێکە بۆ خۆی نەک تێکەڵ چێش بکرێت لەگەڵ پاکێشەکانی وەکو پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و یا بابەتەکانی تر چونکە ئێمە وەکو باسم کرد کەرکووک لە ڕووی ئیداری کەرکووک لە ڕووی ئەمنی کەرکووک لە ڕووی سەربازی کەرکووک وەکو خۆی وەکو مێژوو یەک دنیا کێشەیە بۆ ئەمە پاکێجێکە و دەبێت لەگەڵ بەغدا چارەسەر بکرێ پێداگیری پارتی لەسەرەوەیە کە ئەم پرسە دەبێ بە تایبەتی هەموو لایەنەکان بێکەوە لەگەڵ بەغدا دانووسان بکەین دانانی پارێزگارێک جا هەر کەسێک بێ پارێزگارێکی لاواز ناتوانێت ئەم پرسانە چارەسەر بکات و پێداگیری پارتیشلەوەی کە پشتی لە دیاریکردنی کەسەکە پارێزگارەکە ڕۆڵی هەبێ بۆ ئەوەیە کە لە ئایندەدا هەموو پشتیوانی ئەو کەسایەتیە بکەن بۆی پارێزگارێکی بەهێز بێ بتوانێت بڕیارەکانی خۆی بباتە سەر ئەویش پێکهێنانی حکوومەت ئێبە لەگەڵ خەڵق قسە دەکەین ڕۆژانە وە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێستا بمانەوێ و نەمانەوەی پارتی کەوتۆتە ژێر فشارێک کە دەبێ بە زووترین کات کابینەی داهاتووی حکوومەت پێک بهێنێت تا کەی ئێوە چاوەڕێی یەکێتی و لایەنەکان دەکەن مخابن کاتێکی زۆرمان بە فیرۆدا هەرچەندە ناتوانین بڵێن بە فیرۆدان لە بەرەوەی دی پرۆسی دانوستان و گفتوگۆکردنەکان هەندێک جار کات دەبا بەڵام ئەوەی ئێمە تۆزێک مبالغەی تێدایە زیاد لە حەد ئێمە ڕاوەستین و تا ئێستاش نەمانتوانیان پرۆسی کۆتایی پێبینین خەڵکی کوردستان دەمێکە چاوەڕوانن ئێمە شتێک بە بیر خۆمان بێنینەوە کە زۆر گرنگە ئەویش ئەو بەڵێنانەیە کە بە خەڵکی کوردستانمان دەدا هەموو هێزە سیاسیەکان پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەکەمان یەک دنیا بەڵێنمان بە خەڵک داوە کە حکوومەتی نوێ دەبێتە هۆی چارەسەرکردنی زۆر خۆتان بەبەر پرسیار دەزان بێگومان هەر ڕۆژێک هەر سەعاتێک لەسەر ما حیسابە بۆیە ئومێد دەکەم کە چیتر کات بە فیڕۆ نەدەین لەسەر هاوبەشیەکان کۆ ببینەوە ئەو خاڵانەی کە ناکۆچین دەکرێت دواتر لە پرۆسەی بەردەوامینی دانووسانەکان هەوڵ بدەین چارەسەری بۆ بدۆزینەوە و لە خەمی خەڵکی کوردستان بین بە کورتی وەڵامە بدەیتەوە بۆ نەورۆز کابینەی داهاتوو پێک دەهێنرێت هیوادارم.
زۆرینەی خەڵکی کوردستان دەستپێشخەری سەرۆک بارزانی بۆ پارت و لایەنە سیاسیەکان بە تایبەت پارتی و یەکێتی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان و هەنگاونان بەرەو پێکهێنانی حکوومەت بە دەستپێشخەریەکی گرنگ و پڕبایەق دەزانن. پێیان وایە دوای ئەم دەستپێشخەری سەرۆک بارزانی پێویستە پارت و لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی ڕەچاوی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بکەن و ڕازگۆ بن لەگەڵ ئەو دروشمانەی کە لە کاتی پرۆسەی هەڵبژاردن بەرامبەر بە خەڵکی کوردستان بەرزیان کردبەوە. دەیانگوت ئێمە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پێش بەرژەوەندی حیزبایەتی دادەنین. ئێستاش کاتی ئەوەیە ڕاستی دروشمەکانیان بسەلمێنن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.